بەڵێ سەرەتا بەخێر هاتنتان دەکەم. بەڕاستی ئەم خولانە زۆ پێویستن لە شاعرڕانی بە تایبەتی بەشی هونەر دەبێت گرنگێکی زۆ تایبەت پێ بدرێت لەلایەن گەنجانەوە کە ئەمەش وەکو بەشی ناوەندی کولتوری هونەری ڕاپەڕین کە دەستمان کردۆ بە چەند فستیڤاڵێک کەوا خولەکانمان دەستی پێکرۆ تقریبان 2 مانگ بۆ 3 مانگ دەبێت خولەکانمان بەردەوامی هەبووە بۆ ئامێری پیانۆ، ساز، گیتار، کەمان وهروەها ئامێری دەف. خۆی لە دەڤەری ڕاپەڕین شتێکی زۆ گرنگە، گرنگی بە هونەر و کولتوری بدرێ هەم بۆ هونەرەکەشمە هەم بۆی خزمەتێک بێ بۆ داهاتووشمان. هۆنەری موسیقا تا چەند گرنگە لە سنووری لە ڕاپەڕین بۆ گەنجان؟ بەڵێ بە تاکیب سارەکە جوانە زۆ گرنگە چکە گەنجی ئێستامان ڕاستی بێزگە لە بەدەر بە ئیشکردن و شتیوا خۆ مەشغوڵکە دەتوانێت چەند شتی کەش بکە خۆ بە شتیکەوە سەرقاڵکە بە تایبەتی موزیک کەوا هەم لە ڕووی تەندروستیشەوە سوودێکی زۆ باشی هەیە. زۆر سوپاس سەرەتا بەخێر هاتنتان دەکەم. ئێمە وەکو گروپی هاوری زۆر سوودمان لەم خولە بینیوە کە تقریباً 30 بۆ 20 گەنج توانیویانە بەشداری بکەن بەڵام هەندێک بەهۆی نەگونجانی کاتەوە نەیانتوانی بەشداری بکەن. ئێمە زۆر سوودمان لێ بینەوە زۆر سوپاسی مامۆستاکانیشم دەکەم کە زۆر هەوڵیاندا و ماندوو بوون لەگەڵمان تاوەکومان بە ئاستێکی بەرزمان بگەێنن و هیوادارم زیاتر بەرەو پێش بچین و زۆر سوپاس. پێتان باشە زیاتر گرنگی بە بواری مۆسیقا لە سنووری ڕاپەڕین؟ بەڵێ هیوادارم زیاتر گەنجەکان بتوانن بەهرەکانی خۆیان دەربخەن بەرەو پێشی ببن بۆ ئەوەی بتوانن لە داهاتوودا کارێکی جوان بکەن. قسەی کۆتایی ڤاڕ دەیکات.